الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، داواکارم لە خوای گەورە و میهرەبان ئەم مانگە پیرۆزە بکاتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان. داواکارم لە خوای گەورە و میهرەبان وامان لێ بکات دانیشتنەکانمان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان تەنها بۆ ڕەزامەندی خوا بێت. یەکمان ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە کە گەیشتۆ بە ئێمە، سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، بە ملیۆنەها بە ملیارەها خەڵک لە پێناویدا ڕۆح و گیانی خۆی بەخت کردووە بۆ ئەوەی کە ئێمە ئەو دینەی خوای گەورە تەطبیق بکەین، پێویستمان بۆیە خۆمان ماندوو بکەین. پێم خۆش بوو بە کورتی باسی مووقیفێک بکەم لە مووقیفەکانی یەکێ لە سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. یەکێک لە ئیمانداران، ئینسانی موسڵمان دەبێ ئەو خاڵە بزانێت بانگەوازکردن، خزمەتکردنی دینی ئیسلام پەیوەست نییە بەو کەسەی کە مامۆسای ئاینیەتە نییە. مەڵێ بەخوا من ڕیشم نییە، حەقم نییە بەسەر ئیسلامەوە، بانگەوازی کەس ناکەم بۆ ئیسلام. نە، مەڵێ من تاوانبارم، خراپەکارم، ملتەزیم نیم بە دینەوە، زۆر و لەخوا نیم، لە عیبادەتەکانە خەمساردم، حەقم نییە بەسەر دینەوە، چونکە یەکێم ئیسلامە دەگرم و تەواو. نەخێر برای بەڕێزم، هەرچەندێک گونەهبار بی، هەرچەندێک خراپەکاریش بی، مادەم موسڵمانی ئەبێ خەمخۆری ئەو دینەی خوا بیت. بەڵێ ئەم پیاوە بەڕێزە کە باسی دەکەین ئەبوو میحجەنی ثەقەفی ڕەزای خوای پەروەردگاری لێبێت. گرنگ ئەوەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئینسان کۆتایەکەی خەیر بێت. سەیری ئەو مەکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم فەڵان کەس عیبادەت و خواپەرستی و خواناسی هەیە، سەیری کۆتایەکەی بکەن بزانن کۆتایی بە چی دەڕوات. گرنگ ئەوەیە کۆتایی ئینسان خەیر بێت پشتیوان بە خوای گەورە. بەڵێ ئەم پیاوە بەڕێزە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێک لە تاوانەکانی تێدا بوو، بەڵام بەهۆی ئەم تاوانەوە کە ئەنجامی ئەدا، چونکە سەحابە ڕەزای خوایان لێبێ و عولەماکان هیچیان بێغەڵەت و بێهەڵە نین، تەنها پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کە هەڵە و پەڵەیان نییە. ئەم پیاوە بەڕێزە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەبوو میحجەنی ثەقەفی تاوانێک هەبوو، بەم تاوانەوە ئەتلایەوە، بۆی تەرک نەئەکرا. ئەویش بریتی بوو لە عارەق خواردن، عارەقی دەخواردەوە، موسڵمان بوو عارەقی دەخواردەوە، بەڵام سەحابەیش لە دین دەریان نەکرد. هەتا پیاوێک عارەقی دەخواردەوە لێیاندا بە جەڵدە، بە قەمچی و بە شەلاق قسەیان پێکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی لەعنەتی لێ مەکەن، قسەی پێ مەڵێن، چونکە ئەو کەسێک کە عارەق دەخواتەوە خوا و پێغەمبەری خوای خۆشەوێ صلی الله علیه وسلم. مەبەستمان ئەوە نییە بڵێن عارەق خواردن شتێکی بەسیتە، نەخێر، عارەق خواردن لە زینا گەورەترە تاوانەکەی، بەڵام مەبەستمان ئەوەیە کەسێ عارەقی خوارد کافر نابێ، ئیلا مەگەر بڵێ عارەق و ئاو فەرقی نییە، ئەو کاتە حکمێتری هەیە. ئەبوو میحجەنی ثەقەفی ڕەزای خوای لێبێت عارەقخۆر بوو. چەند جارێک سزای درا لە یانی سەحابە و پیاوە چاکانەوە لی درا لەسەر ئەوەی کە تۆ نابێت عارەق بخۆی، بەڵام هەر بەردەوام بوو. بەڵام گرنگ کۆتایەکەیتی، هەتا وەسیەتی کرد وتی ئەگەر مردم کوڕەکانم لە تەنیشتی مێوێکەوە دارترەیەکەوە بمنێژن، بۆ ئەوەی ئێسقانەکانم بە ڕێگی ئەو دارترەیەکە، ترەیەکێکە لەو شتانەی کە عارەقی پێ دروست دەکرێ، بۆی ئێسقانەکانم بە ڕێگی ئەو دارترەیە تێر عارەق بێ، بەڵام لە شوێنێکی چۆڵە نەمشارنەوە، دفنم نەکەن، لەوانەی لە قیامەتە عارەق نەخۆمەوە. ئەمەندە عارەقخۆر بوو. بەڵام بزانین سەرنجامی ئەم پیاوە بەڕێزە چی بەسەرادی ڕەزای خوای لێبێت. بەڵێ یەکێک لە غەزاکان قادسیە کە سەحابەکان خۆیان ئامادە کرد بۆ جەنگی قادسیە بە سەرپەرشتی و سەرکردایەتی ئیمامی سعدی کوڕی ئەبوو وەقاص خاڵەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم.
خاڵۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی سعدی کوڕی ئەبوو وەقاص کە یەکێک لەو دەنەفەری مزگەنی بەهەشتی پێدراوە سەرپەرشتی ئەو جەنگەی دەکرد قائید و سەرکردەی ئەو جێشە بوو جێشی مسلمانان کە لە سەحابە و لە تابعین پێکاتبوو بەڵێ جەنگی قادسیە دەستی پێکرد مسلمانان خۆیان حازر کرد بەرەو جەنگەکە بڕۆن پێداویستی جەنگیان ئامادە کرد بەڵام ئەبوو میحجان کە دەڕوا بۆ غەزاکردن ئەوەی لەبیر نەچوو عارەقیش لەگەڵ خۆیان بەرێت هێشتا مسلمانە بەڵام ئەو تاوانەی پێوە ئالوودە بووە بە ئاسانی پێی ترک نادرێ بەڵام خوا هیدایەتی کەسێکیش بدا هیدایەتی ئەدا مەبەستمان لێرەدا ئەم خاڵە بۆچی باسەکەین مەبەستمانەوەی ئەی ئەو کەسێک کە تاوانباری تاوانت کردووە تاوانت تێدایە بێئومێد مەبە هەوڵ بدە ماندوو بە بەڵکو خوای پەروەردگار یارمەتی دەرت بێ بۆی واز لەو تاوانە نەبێنی کە بەهۆیەوە تۆ تووشی سزا و تۆڵەی خوا دەبیت بەڵێ کەوتنە ڕێ بەرەو جەنگی قادسیە یەکێک لە پاشاکانی فارس کە پیان دەوت ڕۆستەم وتی با سعدی کوڕی ئەبوو وەقاص ببینم مقابلە و چاوپێکوتنی لەگەڵا بکەم چەند جارێک ڕۆشتن مسلمانان لەو بەینەدا قسەیان کرد بەڵام لەو کاتەکە ئیمامی سعد ڕەزای خوای لەبێ لەگەڵ مسلمانانە مەشغوڵ بوون لە بینی کافرەکان و مسلمانەکانە مەجووسیەکان و ئاگرپەرستەکان و مسلمانان وەسوەسەی بۆ دروست کرد شەیطان ئەبوو میحجەن عارەقی خواردەوە بۆ غەزا ئەڕوات ئێستا پەنا بەخوا خەڵکی وا هەیە ئەڵێ کاک فڵان کەس مادەم نوێژ ناکەی ڕۆژوش مەگرە خبرا ئەمە کوفرە ئەمە فتوا نییە ئەمە کوفرە یعنی کابرا تاوانێکی گەورەی ئەنجام داوە نوێژ ناکە بۆ تۆ تاوانێک تریشی پێ ئەنجامە دەڵی مادەم نوێژ ناکەی ڕۆژوش مەگرە ئەمە خەتەر لەو خەتەرتر ئەمە ترس ناکە هەلە خۆمانە فتوا نەدەین ئەمە فتوا نیە ئەمە کوفرە ئەمە فەرمانکردنە بە کوفر نەک فەرمانکردن بە چاکە فەرمانکردن بە چاکە بەم جۆرە نابێت کاکە مادەم نوێژ ناکەی ڕۆژوو مەگرە مادەم ڕۆژوو ناگری نوێژ مەکە ئەمە کوفرە برای شیرین ئاگادار بین کابرا تاوانێکی تێدایە تۆمەی کە بە دوو تاوان لەسەری بەخوا مادەم عارەق بڕۆ زیناشکە نوێژیش مەکە نا برای شیرینم داوا بکە خوا هیدایەتی بدە ئامۆژگاری خێری بکە ئەوە وەزیفەی تەنیا من نییە قسەی خێر بۆ ئێوە بکەم وەزیفەی هەمومانە ئەبێ هەمومان خۆمان بە خزمەتکاری ئەو دینە بزانین ئەبوو میحجەن ڕەزای خوای لێبێ عارەقی خواردەوە هەواڵ گەشتە ئیمامی سعدی کوڕی ئەبوو وەقاص ئەبوو میحجەن کە یەکێکە لە پاڵەوانە گەورەکانی جەنگ عارەقی خواردووە ئیمامی سعدی کوڕی ئەبوو وەقاص زۆر تۆڕە بوو کە قائیدی و سەرکردەی جێشەکەیە فەرمووی کەلەبچەیکەن دەست و قاچی کەلەبچەکەن و لەو خێمەدا دای بنێن وەڵڵاهی نابێ بەشداری ئەم غەزایە بکات بە هیچ جۆرێک ئەمە چەند جارێک پێی بوتری وازی نەهێناوە لەم تاوانە بەڵێ کاتێکە جەنگ دەستی پێکرد ئیمامی سعدی کوڕی ئەبوو وەقاص ڕەزای خوای لێبێت لە جەنگەکانی پێشوە بریندار بوو نەیتوانی بەشداری کە هەردوو ئەژنۆ ڕانی هەمووی برین بوو نەی ئەتوانی بەشداری بکات بەڵام سەرپەرشتی جێشەکەی دەکرد لە جەیەکەوە فەرمانی پێیان دەکرد وا بکەن وا بکەن بەڵێ ئیمامی سعدی کوڕی ئەبوو وەقاص ڕەزای خوای لێبێ ئەبوو میحجەنی ثەقەفی سجن کرد لە خێمەیەکە کەلەبچەی کرد دەست و قاچی کاتی ئەبوو میحجەن هێشتا دینی زۆر خۆشەوێ ڕاستێکی تاوانێکی کردووە تاوانێک گەورەیش بەڵام حەز ئەکا خزمەتکاری ئەو دینە بێت بەڵام ئێمە ئەو هەست و شعورەمان نییە بەرامبەر بە دین حەز ناکەین خزمەتکاری ئەو دینە بین دەتوانی لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕێی مەجلیسەکانەوە لە ڕێی دانیشتنەکانەوە لە ڕێی ئەوەی کە هاموشەی خزم و کەسوکاری خۆتەکەی لە ڕێی بازاڕەکەتەوە لە ڕێی دوکانەکەتەوە لە هەر شتێکەوە خزمەتی ئەو دینەی خوا بکەی بەڵێ کاتێ ئەبوو میحجەن دەست و قاچی کەلەبچە کراوە بەسراوەتەوە گوێی لە دەنگی مسلمانانە جیهاد دەکەن لەگەڵ کافرەکانە گوێی لە دەنگی ئەسپەکان و ماینەکان و مسلمانانە تەحەمولی نەکرد هیچ زۆر بێتاقەت بوو زۆر بێتاقەت بوو چونکە حەزی ئەکرد لە پێناو خوادا بجەنگێ تاوانێکی هەیە دەیەوێت تاوانەکەی بسڕێتەوە ئینسان جاری وا هەیە ئیماندارە بەڵام تاوانێکی بە ئاسانی پێی ترک نادرێ تۆزێ قورسە بەلایەوە ئێمە ناڵین تۆ بەردەوام بە لەسەری بەڵام هەوڵ دەبی گۆڕە و بێئومێدیش مەبەلەی
مەڵێ تاوا بەخوا من ناتوانم کاکە من ئەوەنە ساڵە جگەرە خۆم ناتوانم واز بێنم. نا بێئومێد مەبە، تۆ ئەگەر ورت بەرز بێ دەتوانی وازی لێبێنی بە ئیزنی خوا. بەڵێ ئەبوو میحجەن حەزی کرد خزمەتی ئەم دینە بکە، لە پێناو خوادا هەرچەندێ تاوانبار و عاسی و یاخیە بەس حەزەکە خزمەتی ئەو دینەی خوا بکە، لە پێناو خوادا قوربانی بدات. بەڵێ مسلمانێک بوو خوا پێغەمبەری خوای خۆشەوی صلی الله عليه وسلم، بەڵام ئەو تاوانەی تێدا بوو هەرچەندی دەکرد نەیدوانی زاڵ بێ بەسەر خۆیدا. ئێستا خەڵک بڵێ بۆچی وایە؟ ئێستا من پێتان دەڵێم ئەگەر کەسێک لە ئێوە زۆربەی خەڵکی ناڵێم هەمووی، زۆرێک لە ئێوە یەک هەفتەتر موبایلەکەتان نەبزێن چیتان بەسەرادێ؟ یەک هەفتە موبایلتان نێبزێنم چیتان بەسەرادێ؟ بۆ نەیتوانی وازە عارق بێنن. ڕاستێکی عارق خواردن تاوانێکە، بەڵام جاری وای ئینسان پێوە ئالوودە دەبێت زەحمەتە وازی لێبێنێ هەتا خوای هیدایەتی ئەدا بە تەواوەتی. بەڵێ ئەمیش بێتاقەت بوو، سجنە دەست و پێی کەلەپچە کراوە، ناتوانێت یەک شتێک کات. هات چی بەسەرە هاتدان ئەم پیاوە بە ڕێزە ڕزای خوای لەبێ، خێزانەکەی ئیمامی سعدی کوڕی ئەبو وەقاسی بینی لە خێمەکەدا، لە خێمەیەکی نزیکی خۆیان. لە ڕیوایەتێکا فەرمێیە یەکێک لەو جاریانەی لەو کەنیزەکانەی کە ئیمامی سعد هەیبوو ڕزای خوا لەبێ ئافرەتێک بوو لەوێدا بوو، بانگی کرد، دەستی کرد بە گریان، زۆر گریا. ئەبوو میحجەن فەرمی تو خوا ئەی خێزانەکەی سعدی کوڕی ئەبوو وەقاس، تو خوا وازم لێ بێنە کەلەپچەکەم لێ بکەرەوە، دەست و قاچم بە کەلەپچە ڕزگار کە، وعد بێ سوێن بەخوا ئەگەر سەلامەتی هاتمەوە ئەبێ ئەو کۆت و زنجیرە بکەمە قاچ و دەستم دووبارە، ئەگەر کوژرام خوا دوعای خێرم بۆ بکە بڵێ ڕەحمەتی خوای لێ بێ لە پێناو خوا کوژرا، بەس وعد بێ بەس زیندوو بم بگەڕێمەوە پێشەوەی مسلمانان بگەڕێنەوە، من دەگەڕێمەوە بۆ خێمەکە و دووبارە خۆم کەلەپچە دەکەمەوە، بەس تو خوا با بچم لە پێناو خوادا بجەنگێم، با لە پێناو خوادا قوربانی بدەم، تاوانبارە بەشک و خوا لێم خۆش بێت. زۆر پاڕایەوە لە خێزانەکەی ئیمامی سعد، زۆر هاواری کرد، زۆر گریا. ئەخر نابێ من ئەرێداریش، من تاوانێکم کرد پەشیمانم، بەس با بچم بەشداریکەم، با خزمەتێکی ئەو دینەی خوا بکەم بە دەست و بازووی خۆم، بە شمشێر و بەڕمی خۆم. ئەوەندە ڕجاوتکای کرد لە خێزانەکەی ئیمامی سعد ڕزای خوا لەبێ، ئەوش وعدی لێ وەرگرت، وتی تەئکید بەلەوە، وتی بەڵێ بە تەئکید بەلەوە، وەڵڵاهی دێمەوە دووبارە کەلەپچەم کەرەوە کاتێک کە جەنگەکە تەواو بوو، ئەگەر نەکوژرام. بەڵێ دەست و قاچی لە کەلەپچە ڕزگار کرد. ئیمامی سعد ڕزای خوا لێ وتمان بریندار بوو، نەی ئەتوانی بەشداری غەزاکە بکە، ئەسپێکی هەبوو ناوی بەڵقا بوو، سواری ئەسپەکە بوو، سواری ئەسپەکەی ئیمامی سعد بوو ڕزای خوای لێ بێ، و ڕم و شمشێری گرتە دەستێ و ڕۆشت بۆ ناو مسلمانان، بۆی لەگەڵ کافرەکانە بجەنگێ، لەگەڵ مەجووسیەکان و ئاگرپەرستەکانە. بەڵێ جا سبحان الله ئەبوو میحجەن ڕزای خوا لێ بێ پیاوێکی زۆر قارەمان و پاڵەوان بوو، ئەیدا بە ناو هەر جەماعەتێکە دەیکردنە دوو پارچەوە، یعنی هەمویانی لە یەک جیا کردەوە، سەفەکانی دەشکان. و دوای ئەوە هەر جەماعەتێ لە شوێنێکا کۆبوون و لە کافرەکان کە ئەیدا بە ناویانە سبحانەوە ئەوەندە پاڵەوان و بەهێز بوو، هەمویانی لە یەک جا دەترازان. ئیمامی سعد ڕزای خوای لێ بێ لە شوێنێکی بەرزا دانیشتووە، بریندارە، ناتوانێت ڕێگا بکات، باشە سەری ئەکا تەماشا ئەکا خوایە گیان ئەمە چیە من دەیبینم. هەندێک لە مسلمانان وتیان ئەمە ئەبێ کێ بێت، چونکە دەموچاوی هەڵپێکا بوو، دەموچاوی بە دەرەوە نەبوو، نەتە ناسی، وەکو دەموچاوی هەڵپێکا بوو، لەبەرەوە نەزان ئەبوو میحجەنە دەموچاوی هەڵپێکا، شاردبووە دەموچاوی تەنها چاوی بە دەرەوە بوو، خەڵک نەیزانی ئەمە کێیە. هەندێک مسلمانان وتیان وەڵی ئەمە دیارە ئەم پیاوە لە مەدینەوە هاتۆ بۆ یارمەتیدانی ئێمە، هەندێکیان وتیان نە بەخوا ئەمە مرۆڤ نیە، ئەمە مەلایکەیە، هاتووە لە ئاسمانەوە دیفاع لە ئێمە دەکات. ئیمامی سعدی ڕزای خوای لێ بێ دانیشتووە سەیری مسلمانان و کافرەکان دەکا کە دەجەنگن، دەڵێ خوایە گیان ئەم ئەسپە لە ئەسپەکەی منە چێ؟ ئەسپەکەی منیش لە لای خێمەکەیە،
هیچ کەسێکش ناتوانێت بەکاری بێنێ. ئەم لێدانەیش و ئەم جەنگەیش و ئەم شمشێر و ڕمگۆشاندنێش ئەبوو میحجەنە. ئەبوو میحجەنیش دەست و قاچی کەلەبچەیە، سەردە ناکەم لەبە. ئەو هێرشەی کە دەیبات ئەسپەکەی منە، وەک ئەسپەکەی من وایە بزەبت بەلقایە، بەڵام ئەسپەکەی من لەوێ نییە. و ئەی باشە ئەبوو میحجەن لێرا چی دەکات؟ ئەو لە ماڵۆ کەلەبچە کراوە، لە ناو خێمەدایە دەست و قاچی کەلەبچە کراوە، بە دڵنیایە ئەبوو میحجەن نییە، دەموچاوی شاراوەتەوە نازانم. بەڵام ئەم لێدانە ئەم شەڕە ئەم جەنگە ئەو دەیکا کەسم نەبین و غەیری ئەبوو میحجەن ئەم شتە بکات. واتە ئەوەندە پاڵەوانێکی ناسراو بووە. بەڵێ ئیمامی سەعد ڕەزای خوا لێ بەسەری لەم مەسەلە دەرناکرد و عیلمی غەیبیشی نەئەزانی. دژمن سپاس بۆ خوا شکان، مەجووسیەکان شکان لە قادسیەدا، جەنگی قادسیە بە سەرپەرشتی ئیمامی سەعدی کوڕی ئەبوو وەقاس خاڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەبوو میحجەن کە جەنگەکە تەواو بوو، دژمنان شکان، سپاس بۆ خوا مسلمانان سەرکەوتنیان بەسەریا ئەوان داهێنا. ئەبوو میحجەن پێش ئەوان گەڕایەوە بە ئەسپەکە، ڕێک چوە ژێر خێمەکە و دەست و قاچی خۆی وتی دۆرەک وەرن کەلەبچە بکەنەوە دووبارە. کەلەبچەکە بەڵام برینداریش بووە، بریندارە، بەڵام فەرمی کەلەبچە بکەنەوە لەسەر وعدی خۆم هاتوومەتە بۆ جێی خۆم. ئیمامی سەعد ڕەزای خوا لێ بێ گەڕایەوە، سەعدی کوڕی ئەبوو وەقاس گەڕایەوە کە سەیری ئەسپەکەی کرد، سەیری کە ئەسپەکە ماندووە و هیلاکە، دیارە ئەم ئەسپە لە شەڕا بووە، لە جەنگا بووە. خێزانەکەی وتی ئەی سەعد وەرە با ڕاستیەکەت پێ بڵێم، حاڵ و مەسەلەیەکی ئاوا ڕووی داوە. ئەبوو میحجەن ئەوەندە ناوی خۆی هێنا، ئەوەندە لێم پاڕایەوە، منیش دەست و قاچیم کردەوە، ڕۆشت و ئێستا دووبارە کەلەبچەیە حالێن هاتۆتە لەسەر وعدی خۆی لە جێگای خۆیدایە. بەڵێ ئیمامی سەعدی کوڕی ئەبوو وەقاس ڕەهات بۆ لای سیرەکە ئەبوو میحجەن بە کوڵ ئەگری، زۆر بە کوڵ ئەگری، زۆر پەشیمانە. ئیمامی سەعد فەرمی تۆ ئەمڕۆ ئاوات کرد بۆ ئێمە، ئاوا خزمەتکاری ئەو دینەی خوا بووی، لەگەڵەوە ئەو تاوانەیشت کرد بوو، بەڵام تۆ ئەوەندە ئەمڕۆ جەنگت بۆ ئێمە کرد، ئێمە سەربەرز کرد. ئەوەی تۆ کردت ئەمڕۆ هیچ مسلمانێک نەیتوانی لۆ جەنگەدا بیکە. وتی وەڵڵاهی بەدەستی خۆم کەلەبچەکەی لێ کردەوە، وەڵڵاهی لە مەولا قەت ئەبوو میحجەن مادام ئەمڕۆ ئاوات کرد بۆ ئێمەی مسلمان، ئەمڕۆ ئاوا خزمەتی ئەو دینەی خوات کرد، ئاڵای تەوحید و لا ئیلاهە ئیلەڵڵاه بەرز کردەوە، شەرمەزاریت پێشکەشی دژمنان کرد بەهۆی سەرکەوتنی تۆوە، چونکە ئەوە یەکێک بوو لەو کەسانەی کە دژمنانی وێران کرد ڕەزای خوای لێ بێت. بەڵێ وتی وەڵڵاهی لە مەولا ئەی ئەبوو میحجەن قەت سزات نادەم، وەڵڵاهی سزات نادەم لە مەولا تەواو، تۆ قابیلی هەموو شتێکی، تاوانێکت هەیە هەوڵدە لە بینی خۆت و خوای پەروەردگارە تۆبە بکە، تۆ قابیلی ئەوە نیت عارەق بخۆی، تۆ پیاوێکی قارەمان و پاڵەوانی خزمەتکاری ئەو دینەی، ئەمەندە دڵسۆزی ئەو دینەی، خۆ تۆ عزرت هەبوو جیهاد نەکەی، چونکە دەست و قاچە کەلەبچە کراوە، بەڵام قبوڵت نەکرد. وەڵڵاهی لە مەولا من سزات نادەم. ئەوش بە گریانە وتی وەڵڵاهی منیش حتا مردن عارەق ناخۆم جارێتە تەواو، وعد بێ تۆبە ئەکەم لە بینی خۆم و خوای پەروەردگارە، حتا مردنیش ڕەزای خوای لێ بێ بە هیچ جۆرە عارەقی نەخواردەوە. مەبەستمان چییە خۆشەویستان؟ لەم بەسەرهاتە، ئەم بەسەرهاتەوەمان فێر دەکات ئەگەر ئێمە تاوانێکمان تیای با و بێئومێد نەبین، هەوڵ بدەین بەڵکو خوای گەورەی یارمەتی دەرمان بێت. ئەبوو میحجەن ڕەزای خوای لێ بێ تاوانێکی کرد، بەڵام نەیوت تازە من بۆ جەهەنەم دەڕۆم و تەواو دادیشم بەخواقم بەسەری چۆ نەما تەواو کۆتایی پێ هات، نە هەوڵی دا. خوای گەورە یارمەتی دەری بوو، پشتیوانی خوای پەروەردگار تۆبەی کرد و گەڕایەوە بۆ لای خوا، وعدی دا جارێکی تر حتا مردن عارەق نەخواتەوە. تۆش ئەمڕۆ کە تاوانت کردووە پێش مانگی ڕەمەزان، ئێستا گەڕایتەوە بۆ لای خوا وەکو ئەبوو میحجەن تۆبەیەکی ڕاستەقینە بکە، بگەڕێرەوە بۆ لای خوا هەتا زیندوی. بەخوا ئێستا براکانم سوێن بەخوا چەند کەسەیە لە ئێمە لەم خەڵکی کە ئێستا لە مزگەوتەکانە یا لە ماڵەکانە یا لە بازاڕەکانە یا لە ماڵ خۆیدا ئێستا سوێن بەخوا دەیەها کەس هەیە واللهی قاتەکەی لای خەیاتە بەس سوێن بەخوا جەژن لەبەری ناکە، جەژن کفن لەبەری ئایەتی، واللهی قاتەکەی لەبەر ناکە،
بەتەمایە لە جەژندا کاک بە خەیاتەک دەڵێ وەستاگیان ئەم قاتم بۆ بدورە بۆ جەژن لەبەری دەکەم بەڵام نازانێت جەژن کفری لەبەردایە ئەوە ژیانە براکەم تۆ بۆ بکەین بگەڕێنەوە لای خوا وەکو ئەبوو میحجان ڕەزای خوا لێ بێ خزمەتکاری ئەو دینە بین خزمەتی ئەو دینەی خوا بکەین خۆمان بە خزمەتکاری ئەو دینەی خوا بزانین و بێئومێدیش نەبین لە ڕەحمی خوا هەوڵ بدەین خۆمان چاکەین دەوروبەرمان چاکەین هەر کەسێکمان لە ئاستی خۆمانەوە خزمەتکاری ئەو دینەی خوا بین ئەو دینەی خوا بە خەڵکی ڕابگەینین بە ئیزنی خواخوای گەورە سەرکەوتومان دەکا یەکێک لە بەروبوومی خزمەتکردنی ئەو دینە ئەوە بوو خوای گەورە هیدایەتی ڕاستەقینەی ئەبوو میحجەنیدا گەڕایەوە بۆ لای خوا وازیهێنا لە تاوان و حتا مردنیش عارەقی نەخواردەوە جارێکی تر لە کاتێکە ئالوودە بوو بە عارەق خواردنیشەوە لەلایەوە لە هەموو شتێ مهمتر بوو بەڵام لەبەر خوا وازی لێهێنا دابا ئێمەش ڕووکەی نەخوا ئاگامان لە نوێژ و ڕۆژ و عیبادەتەکانمان بێ بە خەساری نەدەین و هەر کەسێکیش تاوانی کرد با دەستی بگرین لە ڕەحمی خوا بێ ئومێدی نەکەین بەڵکو خوا هیدایەتی بدات یا ڕەبی خوای لەم شەوە پیرۆزەدا خوایان لە گوناهەکانمان خۆش بە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە خوایان شیفای نەخۆشەکانمان بدە ئەوانەی نەخۆشن خوایە شیفایان بدە ئەوانەی کێشە و مشکیلەیان هەیە خوایە بۆیان حەلکە بۆیان ئاسان کە یا ڕەبی خوایە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی خوایە لە مەجلیسە و لە مزگەوتە هەڵسین خوایە لە هەموو تاوانەکانمان خۆش بوو بێتی یا ڕەبی خوای ئاخرمان بەخێر بگێڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين